ڕۆژانە زیاتر لە 200 کەس لە نێو زبڵخانەی کانی قڕژاڵەی شاری هەولێر کار دەکەن و بە دوای کۆکردنەوەی پارچە ئاسن و فافون و کارتون و پلاستیکدا دەگەڕێن. وەک خۆیان دەڵێن لەبەر نەبوونی کارێکی وا کە ژیانیان پێ بەڕێوە بچێت بە ناچاری دەستیان داواتە ئەم کارە قورسە. بەڵێ من پێش مەرگەمە ئەمن ئەو هەویەکەم 4 مانگە وازمینەیە لەبێ بێ معاشی بژێ ژیان چێدا بین دەکە چێ دینارەکە دەداتێ یعنی ژیانی خۆت بێتە بڕکەی ئەمە 4 مانگان دینارە مەرنەکە دێ کابرا ساحب عایلە 4 مانگ بە 500 دیناری بەڕێوە ناچێگە وێرش نەگری دەکەی ناچارە ماتیمە لێرەیش دەکەم. زۆرن ئەوانەی کە لەناو ئەم زبڵخانەیەدا کار دەکەن ڕێگری لە دەرچوونی وێنەکانیان دەکەن و پێیان ڕاگەیاندین کاتێک بەیانیان لە ماڵەوە دەردەچن بە عنوانی کارێکی تر دەردەچن بەڵام لەبەر بێکاری ناچارن پەنا بۆ ناو ئەم زبڵخانەیە ببەن تا ڕۆژانەی خۆیان پەیدا بکەن. ئێستاکە عەرەبی تێدا کوردی تێدا شەبەچی تێدا سووری تێدا بڕوان پێ بکە کو ئێستا قەیران نەناو بازاڕی هەیە نەناو شارەکانەیە قەیران لە مەزبەلەش پەیدا بووە ئەم لێرە باغی خڕ دەکەمەوە هەیە ئاسنی خڕ دەکاتەوە هەیە فافۆنی خڕ دەکاتەوە هەیە سندوقی خڕ دەکاتەوە ئەو هەر کەسەوە بە پێ ئەوەی خۆی کابرای مەسئول لە خۆی تێرە دەرێتە ملەتی سەبرت بگری سەبر بگرە ئێ باش ئەم سەبر دەگرم بەزووکی لە بەرسام مردم مار و مندارم زەلیل بوو ئایا ئەو سەبرە بە حتا کەنجێ. عەبدولقادر ئەو گەنجەیە بەهۆی خراپی ژیانی خێزانەکان و لێدوانێکی ناوبراو لە ماوەکانی پێشوو لە میدیەکانی هەرێمی کوردستانەوە وەک خۆی دەڵێ لە وەزارەتی شارەوانی بە ئەمری وەزیری شارەوانی دامەزرا. دەرسم دەخین بام پێشمەرگە بوو لە مەکتەبێ بووم دوای وازم لە مەکتەبی نهاتما لێرە ئیشم کرد جەنابی وەزیری ئەمنی دامەزران لە شارەوانی 3 مانگە مەعاش نهات و وازم لێنەوە هاتمەوە ئێرکوانە ئێستاکەش لەوەتێوە مەعاشەنێ خەرک گەلە زۆر بە لێرە پێشترێک کەم بوو بەس ئێستا گەلە زۆر بووە هیوادارم شتێکمان لێو بکەن ئاوڕەکی ئێرە بدەنەوە. پێش دروستبوونی قەیرانەکانی هەرێمی کوردستان ژمارەی ئەو کەسانەی کە لێرە کاریان دەکرد کەم بوون بەڵام ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت لە ژن و منداڵ و گەورە و بچووک و چین و توێژ و نەتەوەی جیاجیا لێرە زبڵ و خاشاک کۆ دەکەنەوە و لە بازار بە نرخێکی کەم دەفرۆشن. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.